بسم الله الرحمن الرحيم. كتاب خاني روشناي دنجي. ناوي كتاب بيرو باورت وربقرا لقرآن سنة. نوسيني الشيخ محمد جميل زينو. ورجراني ماموستا محمد عبد الرحمن لطيف. وتارخويني مزقوتي الشيخ إبراهيم كلار. تساب توارديم. جماري سپاردني 879 ساڵی 2006 وەزارەتی ڕۆشنبیری پێدراوە. خوێندنەوە عەلی عومەر. هەڵەبڕی و کارە دەنجەکان ڕێبین کاظم بندیان. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بسم الله الرحمن الرحيم. پێشەچی وەرجێڕ لاپەڕا سێ. خوێنەر و جێگری بەڕێز، ناوەڕۆکی ئەم نامیلکەیە بریتیە لە هەندێک زانیاری سەرەتایی زۆر گرنگ سەبارەت بە بیر و باوەڕی ڕاستی ئیسلام. بیر و باوەڕی ئەهلی سوننە و جەماعە کە بە بەڵگەی ئایەتەکانی قورئانی پیرۆز و فەرموودە سەحیحەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پشتڕاست کراونەتەوە. بە شێوازی پرسیار و وەڵام داڕێژراوە بە مەبەستی ئاسانکاری تێگەیشتن لە زانیاریەکان. بۆیە بە پێویستم زانی وەریش بجێڕمە سەر زمانی کوردی بۆ ئەوەی ببێت بە دەواازەیەک بۆ ئەو کەسانەی کە دەیانەوێت ئاشنا ببن بە بابەتەکانی بیر و باوەڕی ڕەسەنی ئیسلامەتی کە بەهۆی لادان و چەواشەکاری و لاساییکردنەوەی کوێرانە و بێ ئاگای زۆرێک لە خەڵک غەریب و نامۆ بووە لە نێو کۆمەڵگای موسڵماناندا بەگشتی. و بە باشی دەزانم لەم پێشەچێدا دوو خاڵت بۆ ڕوون بکەمەوە. یەکەم پێناسەی بیر و باوەڕ ئەلعەقیدە کە بریتیە لە زانیاری بە حوکمە شەرعیە گرێدراوەکان لە دڵدا کە وەرگیراون لە قورئان و فەرموودە سەحیحەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە تێگەیشتنی سەلەفی ساڵح، وەک باوەڕبوون بە خودا و فریشتەکانی و کتێبەکانی و پێغەمبەرانی و بە ڕۆژی دوایی و بە قەدەر خێر و شەڕی، هەروەها باوەڕبوون بە هەموو بوارەکانی غەیب و ڕەتکردنەوە و بەرپەرزدانەوەی بیدعە و گومان و بیر و باوەڕە پوچەڵەکان. کەواتە بیر و باوەڕ لای ئەهلی سوننە بەو زانیاریە ڕاستانە دەوترێت کە لە دڵدا جێگیر بوون و دڵی لەسەر گرێدراوە و قبوڵی گومان ناکەن. دووەم سەرچاوەی وەرگرتنی بیر و باوەڕ کە بریتیە لە ئایەتەکانی قورئان و فەرموودە سەحیحەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە تێگەیشتنی سەلەفی ساڵح و پێشەوایانی ئومەت. ئەمەیە سەرچاوەی وەرگرتنی بیر و باوەڕی ڕاست و ڕەسەنی ئیسلامەتی. جا هەر کەسێک لە هەر کات و شوێنێک بێت بیر و باوەڕی لەم سەرچاوەیەوە وەرنەگرت بێت ئەوە دووچاری لادان، ئینحراف و گومڕابوون، دەڵال و تیاچوون هیلاک دەبێت. پەنا بە ئەڵڵا. داواکارم لە خوای پەروەردگار لەسەر بیر و باوەڕی ڕاست و دروستی ئیسلام دامەزراومان بکات تاوەکو مردن و پاشان لەسەری حەشرمان بکات لەگەڵ پێغەمبەران و پیاوچاکان و پێشەوایانی ئومەت و زانایانی ڕەسەنی ئیسلام. وەرجێڕ محەممەد عەبدوڕەحمان لەطیف. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهد الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد. ئەمە چەند پرسیارێکی گرنگە سەبارەت بە بیر و باوەڕ و عەقیدە وەڵامیان دەدەمەوە لەگەڵ باسکردنی بەڵگەکانیان لە قورئان و فەرموودە بۆ ئەوەی خوێنەر دڵی ئارام بگرێت و دڵنیا بێت لە ڕاستیەتی وەڵامەکان، چونکە بیر و باوەڕی یەکخواپەرستی بنچینەی بەختەوەری مرۆڤە لە دونیا و ڕۆژی دواییدا. داواکاریشم لە خواکەوە سوودی پێبگێنێت بە موسڵمانان و پاک و پوختی بکاتەوە بۆ خۆی. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات.
مافی خوا لەسەر بەندەکانی لاپەڕا 5 پرسیاری یەکەم ئایا خوا ئێمەی بۆچی دروست کردووە؟ وەڵام خوا ئێمەی دروست کردووە بۆ ئەوەی بەتەنها بیپەرستین و هیچ شەریکی بۆ بڕیار نەدەین. بەڵگەش بۆ ئەمە خوای پایەبەرز لە سوورەتی ئەذاریات ئایەتی 56 فرموویەتی وما خلقت الجن والإنس إلا ليعبدون واتە ئێمە جنۆکە و مرۆڤمان دروست نەکردووە ئیلا بۆ ئەوە نەبێت کە بەتەنها من بپەرستن. هەروەها فەرموودەی پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمێ حق الله على العباد أن يعبدوه ولا يشركوا به شيئا. متفق عليه صحيح البخاري رقم 2856 وصحيح مسلم رقم سي. وتا مافو حقيقوا لسر عبدكاني بريتيا لويكا بيپرسنو هيڅ شريكي بو بڕیار نەدەن. پرسیاری دووەم پەرستن عیبادەت بریتیە لە چی؟ وەڵام پەرستن عیبادەت ناوێکی کۆکەرەوەیە بۆ هەموو ئەو گفتار و کردەوانەی کە خوا خۆشی دەوێن وەک دوعا و پاڕانەوە و نوێژ و حەیوان سەربڕین و جگە لەمانەش. الله سبحانه وتعالى لسورة الأنعام آية 162 فرمويتي قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين. وتا أي پیغمبر صلى الله عليه وسلم بخلچي بڵێ بەڕاستی نوێژ و حەیوان سەربڕین و ژیان و مردن هەمووی بۆ خوای پەروەردیگاری هەموو جیهانە. نسوچی واتا حیوان و ئاژەڵ سەربڕین. و پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی خوای پایەبەرز فەرموویەتی عەبدەکەم بە هیچ شتێک لێم نزیک نابێتەوە خۆشەویستتر بێت لەلام وەکو ئەوەی کە فەرزم کردووە لەسەری. ئەم فەرمایشتەش صحيح البخاري رقم 6052 هاتووە. پرسیاری سەیەم چۆن خوددا بپەرستین؟ وەڵام خوا دەپەرستین بەو شێوازەی کە خوا و پێغەمبەرەکەی صلى الله عليه وسلم فەرمانیان پێکردوین. الله سبحانه وتعالى لسورة محمد آية 33 فرمويتي يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول ولا تبطلوا أعمالكم. واتا أي أو كساني کە ئیمان و باوەڕتان هێناوە گوێڕەیاڵی بکەن بۆ خوا و گوێڕەیاڵی بکەن بۆ پێغەمبەر و کردەوەکانتان پوچەڵ مەکەنەوە. و پێغەمبەری سەردارمان صلى الله عليه وسلم فەرموویەتی من عمل عملا ليس عليه أمرنا فهو رد. صحيح مسلم رقم 1718. واتا هەر کەسێک هەر کردەوەیەک ئەنجام بدات کە فەرمانی ئێمەی لەسەر نەبێت ئەوە ئەو کردەوەیە ڕەت دەکرێتەوە و قبول ناکرێت. پرسیاری چوارەم ئایا خوا بپەرستین لە ترسی سزا و بەتەماحی پاداشتەوە؟ وەڵام بەڵێ بەو شێوازە دەیپەرستین واتە بە ئومێدی ئەوەی کە لە سزای پارێزراو بین و بە چاکەش پاداشتمان بداتەوە. الله سبحانه وتعالى لوصف إيمان داراندا لسورة السجدة آية 16 فرمويتي تتجافى جنوبهم عن المضاجع يدعون ربهم خوفا وطمعا ومما رزقناهم ينفقون. وتا پروردگاریان دپرسنو لی دپارینەوە لە ترسی سزایی و بەتەماحی پاداشتیەوە. و پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم فەرموویەتی أسأل الله الجنة وأعوذ به من النار. صحيح أبي داود رقم 793. واتا داوای بەهشت لەخوا دەکەم و پەناشی پێدەگرم لە ئاگری دۆزەخ. پرسیاری پێنجەم ئایا چاکەکاری ئەلئیحسان لە پەرستندا بریتیە لە چی؟ وەڵام چاکەکاری ئەلئیحسان بریتیە لە هەستکردن بە چاودێری خوا لە پەرستندا. الله سبحانه وتعالى لسورة الشعراء آية 218 بو 219 فرمويتي الذي يراك حين تقوم
وتقلبك في الساجدين وتا أو خوايي كدد بينيت لكاتك دا كا بپي ووستاويت لنويجدا ولكاتك دا لركوع سوزددا دبيت وبيغمبري خوشويست صلى الله عليه وسلم فرميتي الإحسان أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك صحيح مسلم رقم 8 وتا تاككاري الإحسان بريتيا لوي كخدا بپرستيت وكو أوي كبي بينيت وأجرتو خوان نبينيت أو تو دبينيت خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بەکۆتا هات جۆرەکانی یەکخواپەرستی و سوودەکانی لاپەڕا نۆ پرسیاری شەشەم ئایا بۆچی خوا پێغەمبەرانی ناردووە وەڵام خوا پێغەمبەرانی ناردووە بۆ ئەوەی بانگەواز بکەن بۆ پەرستنی و شیرک و هاوڵبڕیاردانی لێدوور بخەنەوە الله سبحانه وتعالى لسورة النحل آية 36 فرميتي ولقد بعثنا في كل أمة رسولا أن اعبدوا الله واجتنبوا الطاغوت فمنهم من هدى الله ومنهم من حقت عليه الضلالة فسيروا في الأرض فانظروا كيف كان عاقبة المكذبين وتا بدڵنیایی لە هەموو ئومەتێک کۆمەڵە مرۆڤێکدا پێغەمبەرێکیان ناردووە بۆ ئەوەی پێیان بڵێ بەتاک و تەنها خوای گەورە بپەرستن و خۆتان دوور بخەنەوە لە تاغوت پەرستنی جگەل لەخوا الطاغوت واتە ئەو شەیطانەی کە بانگەواز دەکات بۆ پەرستنی جگە لە ئەڵڵا و پێغەمبەر صلى الله عليه وسلم فرموویەتی الأنبياء إخوة ودينهم واحد متفق عليه صحيح البخاري رقم 3433 وصحيح مسلم رقم 2365 وتا پیغمبران برای یکنو دینو آینیشیان یکا سیاری حوتم آیا یکتاکرنوی خوا لپروردگاریتی دا توحید الربوبیه بریتیه لچی ولام یەکتاکردنەوەی خوا لە پەروەردگاریەتیدا تەوحید الربوبیە بریتیە لا یەکتاکردنەوەی خوا لە کردارەکانیدا وەکو دروستکردن و بەڕێوەبردن و جگە لەمانەش الله سبحانه وتعالى لسورة الفاتحة آية 2 فرمويتي الحمد لله رب العالمين وتا سپاس و ستایش بۆ ئەو خوایەی کە پەروەردگاری هەموو جیهانە و پێغەمبەر صلى الله عليه وسلم فرموویەتی أنت رب السماوات والأرض متفق عليه صحيح البخاري رقم 7385 وصحيح مسلم رقم 769 وتا خوايا تو پەروەردگاری ئاسمانەکان و زەویت الرب هو الخالق المالك المدبر وتا پەروەردگار بریتیە لە بەدیهێنەر و خاوەن و بەڕێوەبەر پرسیاری هەشتم ئایا یەکتاکردنەوەی خوا لە پەرستندا توحید الألوهیە بریتیە لە چی وەڵام یەکتاکردنەوەی خوا لە پەرستندا توحید الألوهیە بریتیە لە یەکتاکردنەوەی خوا بەپەرستن وەکو دوعا و پاڕانەوە و حەیوان سەربڕین و نەزرکردن خوای پایەبەرز لە سوورەتی البەقەرە ئایەتی 163 فەرموویەتی وإلهكم إله واحد لا إله إلا هو الرحمن الرحيم واتا پەرسراوی ئێوە تەنها یەک پەرسراوە کە هیچ پەرسراوێک نییە شایستەی پەرستن بێت جگە لە ئەو نەبێت کەوا خەوەنی ڕەحمەتێکی فراوانە و بەبەزەیە و پێغەمبەر صلى الله عليه وسلم فرموویەتی فليكن أول ما تدعوهم إلي شهادة أن لا إله إلا الله متفق عليه صحيح البخاري رقم 1496 وصحيح مسلم رقم 121 وتا با یەکەم شت کە بانگەوازیان دەکەیت بۆ لای بریتی بێت لە شایەتیدان بەوەی کە هیچ پەرسراوێک نییە شایستەی پەرستن بێت جگە لە خوا
الله نبيت. وللروايتكي بخاري دا هاتوا إلى أن يوحدوا الله تعالى. صحيح البخاري رقم 7372. واتا با یەکەم شت کە بانگەوازی دەکەیت بۆ لای بریتی بێت لە یەکخوا پەرستی بەواتایەکی تر یەکتاکردنەوەی خوای گەورە بەپەرستن. پرسیاری نۆیەم ئایا یەکتاکردنەوەی خوا لە ناو سیفەتەکانیدا تەوحید الئەسماء والصفات بریتیە لە چی؟ وەڵام یەکتاکردنەوەی خوا لە ناو سیفەتەکانیدا تەوحید الئەسماء والصفات بریتیە لە سلماندنی ئەوەی کە خوا وەصفی خۆی پێکردووە لە قورئاندا، یان ئەوەی کە پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم وەصفی پێکردووە لە فەرموودە صحیحەکانیدا بە حەقیقەت بەبێت تەئویل و تەفویض و تەمثیل و تەعتیل. بۆ ڕوونکردنەوە لەسەر ئەمانە فەرموون لەگەڵ ئەم ڕوونکردنەوەیە. بۆ تێگەیشتن لەم زاراوانە پێویستە پێناسەیان بکەین. بۆیە بە کورتی دەڵێم تەئویل بریتیە لە گۆڕینی واتای وشەکان لەمانە ڕاست و ڕواڵەتیەکان بۆ واتایەکی دوور و نەگونجاو بەبێ بەڵگە. تەفویض بریتیە لە سەلماندنی خودی وشەکان بەتەنها و جێڕانەوەی زانینی واتاکانیان بۆ لای خوا بەتەنها. تەمثیل بریتیە لە سەلماندنی نمونە بۆ شتێک کە لە هەموو ڕوویەکەوە وەک یەک بن. تعتیل بریتیە لە نەسەلماندنی سیفەتەکانی خوا یان سەلماندنی هەندێکیان و نەسەلماندنی باقیەکەی. هەروەها ئەهلی سونە و جەماعە سیفات و ناوەکانی خوا پاک ڕادەگرن لە تەشبیه و تەکیفیش کە ئەمانە پێناسەکەیانە. تەشبیه بریتیە لە سەلماندنی نمونە بۆ شتێک کە لە هەندێک ڕووەوە وەک یەک بن. تەکیف بریتیە لە جێڕانەوەی چۆنیەتی یان شێوەی خودی خوا وە سیفەتەکانی. ئێستاش دەگەڕێینەوە سەرباسەکەی خۆمان. وەکو ئیستیواکردن لەسەر عەرش و دابەزین بۆ ئاسمانی و دنیا و دەست و جگە لەمانەش لەو سیفەتانەی کە لایەقن بۆ کاملیەتی خوا. الله سبحانه وتعالى لسورة الشورى آية 11 فرمويتي: فاطر السماوات والأرض جعل لكم من أنفسكم أزواجا ومن الأنعام أزواجا يذرأكم فيه ليس كمثله شيء وهو السميع البصير. وتا هیچ شتێک وەکو خوانیە و خواش بیسەر و بینەرە. و پیغمبر صلى الله عليه وسلم فرمويتي: ينزل الله إلى السماء الدنيا كل ليلة. صحيح مسلم الرقم 758. واتا همو شوك خوا دادا بزيت بو آسماني دنيا. دادا بزيت دابزينك كلايق بيت بگوري خواوا كليك تواندني تيدانية بهيت يچيك لدروس كراوكاني. بسياري دا خوا لچويا أين الله؟ وڵام خوا لەسەر عەرشە لەسەروی ئاسمانەکانەوە. الله سبحانه وتعالى لسورة طه آية 5 فرمويتي: الرحمن على العرش استوى. وتا خوای مهربان لسر عرشا وتا برز بوتوا بسر عرشدا وكوتون لصحيح بخاري دا هاتوا بروانا فتح الباري برجي سيزدا لابرات 493. وبيغمبر صلى الله عليه وسلم فرمويتي: إن الله كتب كتابا فهو عنده فوق العرش متفق عليه. صحيح البخاري الرقم 7454 وصحيح مسلم الرقم 2751. وتا خوا كتابي نووسیوە کە لەلای خۆیەتی لەسەر عەرش. پرسیاری 11 ئایا خوا لەگەڵ ئێمەدایە؟ وەڵام خوا لەگەڵ ئێمەدایە بە بیستن و بینین و زانستیەوە. الله سبحانه وتعالى لسورة طه آية 46 فرمويتي: قال لا تخافا إنني معكما أسمع وأرى. وتا كاتيك خواي گەورە هەردوو پێغەمبەر موسا و هارونی نارد بۆلای فرعون پێیانی فەرموو: مەترسن چونکە من لەگەڵتانم دەبیستم و دەبینم.
و پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم فرموویەتی: إنكم تدعون سميعا قريبا وهو معكم، أي بعلمه. صحيح البخاري رقم 2992 وصحيح مسلم رقم 2704. واتا ئێوە لە کەسێک دەپاڕێنەوە کە بیسەر و نزیکە لێتانەوە و ئەو لەگەڵتانایە، واتە بە زانستیەوە. پرسیاری 12: ئایا یەکخواپەرستی التەوحید سوودی چییە؟ وەڵام سوودی یەکخواپەرستی التەوحید بریتیە لە ئاسوودەیی لە سزای خوا لە دوا ڕۆژدا و هیدایەت لە دنیادا، وەسڕینەوە و کەفارەتی تاوانەکان. الله سبحانه وتعالى لسورة الأنعام آيتي 82 فرمويتي: الذين آمنوا ولم يلبسوا إيمانهم بظلم أولئك لهم الأمن وهم مهتدون. واتا ئەوانەی کە ئیمان و باوەڕیان هێناوە و شیرچیان لەگەڵیدا تێکەڵ نەکردووە، ئەوانە ئاسوودەیان بۆ هەیە و هیدایەت دراویشن. بظلمین واتا شیرک و هاوڵ بڕیاردان. و پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم فرموویەتی: حق العباد على الله ألا يعذب من لا يشرك به شيئا. متفق عليه. صحيح البخاري رقم 2856 وصحيح مسلم رقم سي. واتا مافو حقی عبدەکان لەسەرخوا ئەوەیە کە سزای کەسێک نەدات کەوا هیچ شەریکی بۆ خوا ئەنجام نەداوە. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. مەرجەکانی وەرگرتن و قبولکردنی کردەوە. لاپەڕا 15. پرسیاری 13: ئایا مەرجەکانی وەرگرتن و قبولکردنی کردەوە بریتیە لە چی؟ وەڵام مەرجەکانی وەرگرتن و قبولکردنی کردەوە لە لای خوا سێ مەرجن. یەک، ئیمان و باوەڕبوون بەخوا و تەنها پەرستنی، الئیمان بالله و تەوحیدی. الله سبحانه وتعالى لسورة الكهف آية 107 فرمويتي: إن الذين آمنوا وعملوا الصالحات كانت لهم جنات الفردوس نزلا. واتا ئەوانەی کە باوەڕیان هێناوە و کردەوەی چاچیان ئەنجام داوە چەندین باخیان بۆ هەیە لە فیردەوسدا و میوانداری دەکرێن. و پێغەمبەر صلى الله عليه وسلم فرموویەتی: قل آمنت بالله ثم استقم. صحيح مسلم رقم 38. واتا بڵێ باوەڕم هێناوە بەخوا و ئەنجا بەردەوامیش ببە لەسەری. دووەم، نیەتپاچی الئیخلاس کە بریتیە لە ئەنجامدانی کردەوە بۆ خوا بەتەنها بەبێ پێشچاوی ڕیا و بەبێ بەگوێدانی خەڵک و سمعە و ناوبانگ دەرکردن. الله سبحانه وتعالى لسورة الزمر آية 2 فرمويتي: إنا أنزلنا إليك الكتاب بالحق فاعبد الله مخلصا له الدين. واتا خوا بپەرستە و بەنیەت پاچیەوە دینداری بۆ ئەنجام بدە. سێ، بەپێی ئەو شەرع بێت کە پێغەمبەر صلى الله عليه وسلم پێی هاتووە، موافقة الشريعة. الله سبحانه وتعالى لسورة الحشر آية 7 فرمويتي: ما أفاء الله على رسوله من أهل القرى فلله وللرسول ولذي القربى واليتامى والمساكين وابن السبيل كي لا يكون دولة بين الأغنياء منكم وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واتقوا الله إن الله شديد العقاب. واتا ئەوەی کە پێغەمبەر صلى الله عليه وسلم بۆی هێناون لێی وەرگرن و ئەوەشی کە قەدەغەی کردووە لێتان وازی لێ بێن و خۆپارێزی بکەن لە تاوان و سزای خوا و لێی بترسن، چونکە سزای خوا زۆر توندە. و پێغەمبەر صلى الله عليه وسلم فرموویەتی:
من عمل عملا ليس عليه أمرنا فهو رد. صحيح مسلم رقم 1718. واتا هر کەسێک کردەوەیەک ئەنجام بدات کە فەرمانی ئێمەی لەسەر نەبێت ئەوە ئەو کردەوەیە ڕەت دەکرێتەوە و قبول ناکرێت. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. شیرکی گەورە لاپەڕا 17. پرسیاری یەکەم ئایا گەورەترین تاوان لای خوا بریتیە لە چی؟ وەڵام گەورەترین تاوان بریتیە لە شەریک بڕیاردان بۆ خوا. بەڵگەش الله سبحانه وتعالى لسورة لقمان آية 13 فرمويتي وإذ قال لقمان لابنه وهو يعظه يا بني لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم. واتا لقمان وتي بكركي لكاتك دا كأمشغاري دكرد أي كوري شيرينم شريك بوخوا أنجام مدى چونکە شەریک گەورەترین ستەم و تاوانە. وەکاتێ پرسیار کرا لە پێغەمبەر صلى الله عليه وسلم أي ذنب أعظم قال أن تجعل لله ندا وهو خلقك. متفق عليه صحيح البخاري رقم 4761 وصحيح مسلم رقم 86. واتا آیا گەورەترین تاوان بریتیە لە چی؟ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمووی گەورەترین تاوان ئەوەیە کە شەریک و هاوشێواز و هاوڵ بۆ خوددا دابنیت لە کاتێکدا کە تەنها ئەو تۆی دروست کردووە. پرسیاری دووەم ئایا شیرکی گەورە بریتیە لە چی؟ وەڵام شیرکی گەورە بریتیە لە ئەنجامدانی پەرستن بۆ جگەل لە خوا وەکو دوعا و پاڕانەوە لە غەیری خوا و داوای فریاکەوتن لە مردووەکان یان زیندوانی نادیار. الله سبحانه وتعالى لسورة النساء آية 36 فرمويتي واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا وبذي القربى واليتامى والمساكين والجار ذي القربى والجار الجنب والصاحب بالجنب وابن السبيل وما ملكت أيمانكم إن الله لا يحب من كان مختالا فخورا. واتا خوا بپەرستن بەتەنهاو هیچ شتێک مەکەن بە شەریکی. و پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم فەرموویەتی أكبر الكبائر الإشراك بالله. صحيح البخاري رقم 6871. واتا گەورەترینی تاوانە گەورەکان شەریک ئەنجامدان و هاوڵ بڕیاردانە بۆ خوا. پرسیاری سێیەم ئایا شەریک ئەنجامدان بوونی هەیە لەناو ئەم ئومەتەدا؟ وەڵام بەڵێ شرک ئەنجامدان بوونی هەیە. بەڵگەش الله سبحانه وتعالى لسورة يوسف آية 106 فرمويتي وما يؤمن أكثرهم بالله إلا وهم مشركون. واتا زوريني خلق إيمان باور ناهنن إلا لقل أوجد شريك هاول بريار ددن. استاش ايوو هنديك رونكرنوا لسر أنباسا. واتا زوريني خلق لقل أودا كإيماندار باوردارن بپروردگاريتي خوا كتي لپرستني دا شريكو هاولي بو بريار ددنو كردوكانيان شيرشي تيدايو غيري خواش دا پرستن لقل خوا. بۆ زیاتر تێگەیشتن لەواتای ئەم ئاەتە بە پێویستی دەزانم کەواوتەی چەند زانایەک بخەمە بەردەستی گوێگران و خوێنەران. عكرمة سبارت بم آية وما يؤمن أكثرهم بالله إلا وهم مشركون فرمويتي كبسياريان ليدكيت چه ايوي دروس كردوا چه آسمانكان وزوي دروس كردوا دلين خوا آما إيمانو باوركيان بخوا بلام لقل أوجدا غيري خوا دپرستن. أمش لا تفسير طبري برجي سيزدا لا برا 77 هاتوا ومجاهدش لا تفسير طبري
بەرجی 13 لاپەڕا 78 دەفەرمێ ئیمانەکەیان بریتیە لەوەی کە دەڵێن ئەڵڵا بەدیهێنەرمانە و ڕزق و ڕۆزیمان دەدات و دەمان مرێنێت ئەمە ئیمانە لەگەڵ شیرکی پەرستنیان بۆ غەیری خوا و بەیضاوی فەرموویەتی وما يؤمن أكثرهم بالله ئیمانی زۆرینەیان بەخوا بریتیە لە دانپێدانان و باوەڕبوونیان بەبوون و بەدیهێنەریەتی خوا و شەریک و هاوڵ بڕیاردانەکەیان لەوەدایە کە غەیری خوا دەپەرستن ئەمەش لە تەفسیر بەیضاوی بەرجی 3 لاپەڕا 311 بەوەی کە هاوار دەکەنە غەیری خوا و لە غەیری خوا دەپاڕێنەوە و هانای بۆلا دەبن و داوای فریاکەوتنی لێ دەکەن و سوێند بە غەیری خوا دەخۆن و حەیوان بۆ غەیری خوا سەر دەبڕن و پشتی پێدەبەسن و ئومێدی دەستکەوتی خێریان لێ هەیە و لێشی دەترسن و تەواف بە دەوری قەبر و شەخص و مەزارگاکاندا دەکەن و هەتا دوایی لە جۆرەکانی شەریک ئەنجامدان بۆ خوای تەنها و بێشەریک وەرجێڕ الأوثان بریتیە لەو شتانەی کە جگە لەخوا دەپەرسترێن چبت بێت یان قبر بێت یان مەرقەد و مەزارگا بێت یان شەخص و داروبەرد بێت یان مرۆڤێکی زیندوو یان مردوو بێت کەواتە زاراوەی الأوثان جەمع وەثەن گشتی تر و بەرفراوانترە لە زاراوەی الأصنام جەمع سەنەم چونکە سەنەم تەنها بۆ وێنە و پەیکەر بەکار دەهێنرێت بەڵام وەثەن هەموو ئەو شتانە دەگرێتەوە کەوا جگە لەخوا دەپەرسترێن چ سەنەم وێنە و پەیکەر بێت یان هەر شتێکی تر بێت وەکو دار و بەرد و قەبر و شەخص هەتا دوایی بڕوانە القول المفيد على كتاب التوحيد للشيخ ابن عثيمين لاپەڕا 150 و 207 وەرجێڕ ئێستاش دەگەڕێینەوە سەرباسەکەی خۆمان و پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم فەرموویەتی لا تقوم الساعة حتى تلحق قبائل من أمتي بالمشركين وحتى يعبدوا الأوثان صحيح سنن الترمذي رقم 2219 واتا قيامت هەڵناسێت تاوەکو هەندێک تیرە و هۆز لە ئومەتەکەمدا خۆیان نەگەێنە مشریک و هاوڵ بڕیار دەرەکان و تاوەکو بت و هاوشێوەکانی نەپەرستن پرسیاری چوارەم ئایا حکمی دوعا و پاڕانەوە لە مردووەکان یان لە کەسانی نادیار چییە؟ وەڵام دوعا و پاڕانەوە لە مردووەکان یان لە کەسانی نادیار بەشێکە لە شیرکی گەورە. الله سبحانه وتعالى لسورة يونس آيتي 106 فرمويتي ولا تدع من دون الله ما لا ينفعك ولا يضرك فإن فعلت فإنك إذا من الظالمين وتا دوامك لزق لخواو ليما باري روا كنسودت بيدگينيتو نزيان و ئەگەر ئەمەت کرد واتە ئەگەر هاوارت کردە غەیری خوا و لێی پاڕایتەوە ئەوە تۆ لەستەمکارە هاوڵ بڕیاردەرەکانی. الظالمین ئەی المشریکین واتە لە مشریک و هاوڵ بڕیاردەرەکانی. و پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم فەرموویەتی من مات وهو يدعو من دون الله ندا دخل النار. صحيح البخاري رقم 4497 وصحيح مسلم رقم 92. وتا هر کەسێک بمرێت لە کاتێکدا کە شەریک و هاوشێوازێکی بۆ خوددا دانابێت و هاواری تێکرد بێت و لێی پاڕەبێتەوە ئەوە دەچێتە ناو ئاگری دۆزەخەوە. پرسیاری پێنجەم ئایا دوعا و پاڕانەوە و پەرستن عیبادەتە؟ وەڵام بەڵێ دوعا و پاڕانەوە و پەرستن عبادته. الله سبحانه وتعالى لسورة غافر آية 60 فرمويتي وقال ربكم ادعوني أستجب لكم إن الذين يستكبرون عن عبادتي سيدخلون جهنم داخرين. واتا پروردگارتان فرمويتي ايوا دوام لبكنو لم بپارنوا منیش وەڵامتان دەدەمەوە و دوعاکانتان گیرا دەکەم. ئەوانەی کەوا خۆیان بە گەورە دادەنێن لە ئاستی دوعا و پاڕانەوە و پەرستنی خوا ئەوانە دەچنە ناو جەهەنەم دۆزەخەوە بەسەر شۆڕی.
و پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم فرموویەتی: الدعاء هو العبادة. صحيح سنن ترمذي رقم 2962. واتا دعاو پارانەوە پەرستن و عیبادەتە. پرسیاری 6: ئایا مردووەکان گوێیان لە دوعا و پاڕانەوە هەیە؟ وەڵام نەخێر، گوێیان لێ نییە. الله سبحانه وتعالى لسورة النمل آيتي 8 فرمويتي: إنك لا تسمع الموتى ولا تسمع الصم الدعاء إذا ولوا مدبرين. واتا تو ناتوانيت هيت شتيك بديت بجوي مردوكاندا. ولا سورة فاطر آيتي 22 الله سبحانه وتعالى فرمويتي: وما يستوي الأحياء ولا الأموات إن الله يسمع من يشاء وما أنت بمسمع من في القبور. واتا تو ناتوانيت هيت شتيك بديت بجوي أواني كاللغوردان. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات.